سڵاوتان لێبێ هەوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. بندین خانە شوێنێکی ترسناکە چونکە ئەو کەسی دەچێتە ئەم شوێنە ئازادی خۆی لە دەست دەدا و ناتوانێت بە ئارەزوی خۆی هەڵسو کەوت بکات و لەگەڵ کەسە ئازیزەکانی ژیان بەسەر بەرێت. بەڵام کەسانێک هەن کە بەڕاستی شایانی زیندانی کردنن، ئەوێش بەهۆی ئەو تاوانە قێزەونانەی کە ئەنجامیان داوە. منیش لەم ڤیدیۆیەدا باسی دەترسناکترین زیندانی کراوەکانی جیهان دەکەم. ئەگەر تۆی بەڕێزش گرنگی بەم بابەتە دەدەیت ئەوا دەتوانیت تا کۆتایی ڤیدیۆکە بینەربیت. بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پاڵ پشتیمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە و بۆ بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەم ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەتەکان بە ئاگادارکردنەوە بگا بەدەستان. ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین. دەیەم قەرشی ڕاستەقینەی بێبەزەیی. ناوی ئەم کەسە زۆن وای گاسەیە، بکوژێکی ئەمریکیە، دەست درێژی کردوتەتە سەر 33 گەنج و منداڵ، پاشان هەمویانی کوشتۆ و جەستەکانیانی شاردۆتەوە. پێشتر ژیانێکی ئاسایی هەبوو و لەگەڵ خێزان و کچەکەیدا دەژیا، بەڵام بەنهێنی کەسایەتێکی تری لە دیوی ڕوخساریدا شاردبوویەوە کە پێی دەوترا بۆ زۆی کۆمیدی کە دەبوایە وەکو کەسایەتی خەیاڵی بۆ زۆ بووە. بەڵام وەکو پێم گوتن ئەم پیاوە بە ماسی قرش دەکا چونکە منداڵی دەرفاند و دوایش دەیکوشتن و هەموو منداڵەکانی دەبر بۆ خانووی کێڵگەکەی، پاشان لەوێ هەمویانی لە ناو دەبر لە شوێنێکی کەمێک دوور لە ماڵەکەی لە شیکاگۆ کە نزیکی زەلکاوێک بوو. لە خانوویەکی بچووکدا ژمارەیەکی زۆر منداڵ بە کوژراوی دۆزرانەوە کە لە ژێردەستی ئەم پیاوەدا کوژرابوون و ئەم کەسە لە هاوسەرەکەشی جیابۆیەوە. پاشان چەندین تاوانی قێزەونی ئەنجام داوە. ئەم پیاوە ترسناکترین بکوژی سەردەمی خۆی بوو کە ترسێکی زۆری لە دڵی خەڵکیدا دروست کرده بوو، بەڵام خۆشبەختانە کرایە زیندانەوە و دواتریش لە ساڵی 1994 لە سێدارە درا. سەرڕای ئەوەش هێشتا خەڵکی لێی دەترسن و هێشتا ئەو ترسە لە دڵی بەشێک لە مرۆڤەکان بەجێ ماوە. نۆیەم داردی فرانکلین. ئەم کەسە لە زگماکی و دەستی کێشەی هەبوو و پەنجەکانی تەواو گەشەی نەکردبوو. ئەمە ژوای لێ دەکرد کە لە کەرنەڤاڵەکاندا بە دوای کاردا بگەڕێ و کاتێک گەورە بوو کەسێکی دڕندەی لێ دروست بوو. سەرڕای ئەوەش خێزان و منداڵی هەبوو، بەڵام هەمیشە هەڕەشی کوشتنی لە خێزان و منداڵەکانی دەکرد و کاتێک کچەکەی بڕیاریدا کە شوو بکات، فرانکلین بڕیاری کچەکەی بەدڵ نەبوو و لە ڕۆژی ئاهەنگەکەیدا مەلی کچەکەی گر هەتا بە تەواوەتی خنکاندی و لە ناوی برد و هیچ پەشیمان نەبوو لەو کارەی کە کردی. بۆیە دەستگیر کرا و 15 ساڵ لە زیندان مایەوە و کاتێک ئازاد کرا بە دەمانچە فیشەکێکی لە ژنەکەی دا و کوشتی چونکە دوای دەستگیرکردنی دووبارە شووی کردبوویەوە. هەشتم جەیسۆن بارنۆف. ناسراوە بەو پەڵەیە کە لەسەر چاوێتی و تەمەنی 40 ساڵە و ژمارەیەکی یەکجار زۆر تاتووی جۆرا و زۆر و ترسناک لەسەر جستەی و سەری هەیە. لە ساڵی 2012دا دەستگیر کراوە و لە دادگادانی بەوەدانا کە تەقی لە پۆلیسێک کردووە و کاتێک پۆلیس لێکۆڵینەوەیان کرد دەرکەوت ژمارەیەکی زۆر تاوانی ئەنجام داوە بۆیە سزای 22 ساڵ زیندانی کردنی بەسەردا سەپێنرا. جەیسۆن لە دادگا گوتی هەمووان دەزانن کە من پیاوێکی جوان نیم و دەزانم ئەوەی کە کردومە هەڵەیە و چیتر دووبارەشی ناکەمەوە. حەوتەم لەتکەری سوور. ئەندرێکی تاکیلۆ مامۆستا بووە لە قوتابخانەیەکدا و لە ساڵی 1936 لە رووسیا لەدایک بووە. منداڵیەکی سەختی بەڕێ کردووە و تاوانی زۆریشی ئەنجام داوە و کاتێک گەورە بووە کۆتایی بە ژیانی 52 ئافرەت و منداڵ هێناوە، هەمووی لە ماوەی 12 ساڵدا. پۆلیس جارێک دەستگیری کردووە، بەڵام چونکە بەڵگەی تەواویان نەبووە نەیانتوانیوە بیخەنە زیندانەوە و بەو جۆرە ئازاد کرا و جارێکی تر دەگەڕێتەوە سەر کوشتنی خەڵکی و ئەم جارە پۆلیس چاودێری دەکا لەسەر قوربانیەک دەیگرن لە ساڵی 1990 و دانی بەوەدانا کە تەنها 36 کەسی کوشتووە، بەڵام لە ڕاستیدا 52 کەسی کوشتە بوو و درۆکەشی ئاشکرا بوو. وا دەردەکەوێ پۆلیسە ڕووسیەکان ویستویانە هەندێک ڕێزی لێ بگرن، ئەویش پێش لە سێدارەدانی وەکو سزایەک. شەشەم دڕندە. هۆکارێکی زۆر باشەیە کە بۆ ئافرەتە بڵین دڕندە چونکە بەڕاستی بەمانای وشە زۆر دڕندەیە.
شارلز فیرۆن لە فیلمەکاندا چەندین خەڵاتی وەرگرتووە چونکە ڕۆڵی دڕندەی بینیوە لە یەکێک لە فیلمەکانیدا و بەو ناوە ناسراوە لەلایەن خەڵکیدا، بەڵام دەرکەوت کە هەر بەڕاستی دڕندەیە چونکە لە ماوەی 2 ساڵدا 7 پیاوی کوشت، ئەوێش لە نێوان ساڵانی 1989 تا ساڵی 1990. تەمەنی منداڵی زۆر بە سەختی بەڕێ کردووە و دوای دەستگیرکردنی بە 4 ڕۆژ دانینا بە هەموو تاوانەکانیدا و بۆ ماوەی 11 ساڵ سزا درا. لە کاتی دادگایکردنیدا زۆر تووڕە بوو و بە شێتانە هەڵس و کەوتی دەکرد و دەیگوت ئامادەم بە خۆشحاڵیەوە ئەو کارە دووبارە بکەمەوە و بەو زۆرە زیندانی کرا. پێنجەم، ڕۆدنی ئەڵکاوە. ئەم پیاوە تەنها ترسناک نییە بەڵکو زۆریش قۆزە و بۆتە هۆی مردنی 50 ئافرەت و لە ساڵی 1990دا دەستگیر کرا و تەنها دانی بە 34 تاواندا ناوە، بەڵام پۆلیسەکان پێیان وایە زیاتر لە 140 تاوانی کردووە لە هەموو ئەمریکادا. وەشتە سەیرەکە ئەوەیە پاش ئەوەی کەسەکانی دەکوژ وێنەی خۆی و قوربانیەکانی دەگر بەیەکەوە و لە ساڵی 2010دا بڕیاری لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا بەهۆی ئەو تاوانانەی لە کالیفۆرنیا ئەنجامیدا بوو لە نێوان ساڵانی 1977 و 1980. هەروەها سزاکەشی بۆ 11 ساڵ درێژ کرایەوە و بە شێوەیەکی تەواو کەس نازانێت کەسی کوشتووە کە لەوانەیە کەسانی زۆر زیاتری کوشت بێت. چوارەم، یوهان لە بەردزینی هەندێک شتی بێکەڵک زیندانی کرا، بەڵام لە ساڵی 1974 کردارەکانی گۆڕانکاری بەسەردا هات چونکە کچێکی بە خنکاندن کوشت و بەردەوام بوو لە سەرکارەکانی تا ژماری قوربانیەکانی بوو بە 40 ئافرەت، بەڵام دەستگیر کرا و بە 11 ساڵ زیندانی کردن سزا درا. هەرچۆنێک بێ لە زیندان هاتە دەرەوە و چوو بەرەو لۆس ئانجلۆس تا لەوێش بەردەوام بێ لە سەرکارە قێزەونەکانی، بەڵام لە کۆتاییدا لەلایەن پۆلیسی لۆس ئانجلۆسەوە دەستگیر کرا و سزای زیندانی کردنی هەتایی بەسەردا سەپێنرا. شتە ترسناکەکە ئەوەیە کە لەو کاتانەی تاوانەکانی ئەنجام دەدان نووسەریش بوو لە ڕۆژنامە و گۆڤارەکاندا و کاتێک زیندانیش کرا تا 4 ساڵ خەریکی نووسین بوو، بەڵام دوای ئەوە کۆتایی بە ژیانی خۆی هێنا و بە هەمان ئەو شێوازە خۆی کوشت کە بەکاری دەهێنا بۆ کوشتنی قوربانیەکانی ژێردەستی. سێم، میلان، تاعونێکی مرۆڤ. ئەم ئافرەتە خاوەنی ژماری پێوانەیە لە کوشتنی خەڵکی لە چێشخانەیەک لە نیویۆرک کاری دەکرد و خواردنی دروست دەکرد و تاعونی دەخستە ناو خواردنی خەڵکەکەوە و بەو زۆرە پێشکەشیانی دەکرد و دەیانی کوشت و کاتێک پۆلیس دەستگیریان کرد دەیگوت من ئەو کارم ئەنجام نەداوە و بە هەموو شێوەیەک ڕەتی دەکردەوە و دوای ئەنجامدانی لێکۆڵینەوە دەرکەوت کە ئەم ئافرەتە نەخۆشی دەرونی هەیە و بە پۆلیسی دەگوت کە تا ئێستا نەیزانیەوە نەخۆشی دەرونی هەیە، بۆیە دەستگیر نەکرا و ئازادیان کرد، بەڵام دواتر دەرکەوت کە زۆر بە باشی ئاگاداری نەخۆشیەکەی بووە و هەر بۆ خۆشی ئەم کاری ئەنجام داوە. دووەم، دێنیس ڕاودەر. لە نێوان ساڵانی 1974 و 1991دا زیاتر لە 10 کەسی کوشتووە لە کانساس لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا. نامەی بۆ پۆلیس دەنارد و گاڵتەی پێدەکردن کە نەیان دەتوانی دەستگیری بکەن و بۆ ماوەیەک وەستا و نامەی نەدەنار، بەڵام لە ساڵی 2004دا دووبارە دەستی کردەوە بە ناردنی نامە و پۆلیسەکان لە ڕێگای ناردنی نامەکانیەوە توانیان شوێنەکەی دیاری بکەن و لە ساڵی 2005دا توانیان دەستگیری بکەن. سزای زیندانی هەتایی بەسەردا سەپێنرا و تا ئێستاژ هەر لە زینداندایە. یەکەم، دەستەکان. ئەم پیاوە بەم ناوە بەناوبانگە چونکە زیاتر لە 5,000 کەسی کوشتووە تەنها بە بەکارهێنانی دەستەکانی. هەر بەم هۆیەوە ئەم نازناوەی لێنراوە بۆ ماوەی 5 ساڵ لەناو ئیمپراتۆریەتی عوسمانیدا ماوەتەوە و هەموو ڕۆژێک 4 کەسی دەکوشت، بەڵام چۆن توانیوێتی هەموو ئەو کەسە بکوژێت تەنها بە بەکارهێنانی دەستە سادەکانی. بێگومان پیاوێکی زۆر بەهێز بووە و هەموو تاوانەکانی خنکاندن بووە. هیچ گومانێکی تێدا نییە کە ئەو کەسە باری دەرونی تەواو نییە و ناجێگیرە. ئایا بەڕای ئێوە کام لەم کەسانە تاوانەکانی لە هەمووان قێزەونتر بوو؟ دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمی بنووسن و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیەم بۆ بکەن
و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەسیە ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەتەکان بە ئاگادارکردنەوە بگا بەدەستان و هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.